بەرەبەیانی ڕۆژی شەممە ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری لە نێوان هێزێکی زێرەڤانی پارتی و گەریلاکانی پەکەکە لە ناوچەیەکی شاخاوی نزیک ئامێدی ڕوویدا و دواتر بە موشەکێک 5 پێشمەرگەی پارتی کوژراون و 6 دیکەش بریندار بوون. لە دوای ڕووداوەکە میدیای فەرمی پارتی بڵاوی کردەوە پێشمەرگەکان بوونەتە ئامانجی فڕۆکە جەنگیەکانی تورکیا و لەلایەن ئەو فڕۆکانەوە بۆردومان کراون. بەڵام دوای کاتژمێرێک زانیاریەکان لابران و پەکەکە بە هۆکاری کوژرانی پێشمەرگەکان تۆمەتبار کرا. بە پێی زانیاریەکانی پەیام پێشمەرگەکان لەناو ئۆتۆمبیلێکی دژە گولەدا بوون کە بە هەموو چەکێکی ئاسایی ناتەقێنرێتەوە، بەڵکو پێویستی بە چەکێکی دژە تانک یان موشەکێکی بەهێز هەیە. بە پێی گرتەیەکی ڤیدیۆییش کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە دەردەکەوێت ئەو ئۆتۆمبیلەی پێشمەرگە کە کراوەتە ئامانج بەشی سەرەوەی ئۆتۆمبیلەکە پێکراوە، وا دەردەکەوێت کە لە بۆردومانی ئاسمانی پێکرابێت. ئێستا پەکەکە ڕەتی دەکاتەوە ئۆتۆمبیلەکەی پێشمەرگیان بە موشک پێکابێت و دەڵێت دڵنیانین کە بەهۆی بۆمبی چێندراوی پێشووترەوە تەقیوەتەوە یان بەهۆی بۆردومانی ئاسمانیەوە بووە. هاوکات لەو بارەیەوە ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند. دوای ئەوەی هێزەکانی پارتی چوونە کەمپی هێزەکانمان لە ناوچەی مەتینا، هێزەکانمان بە ئامانجی هۆشیارکردنەوە بە چەکی کەسی تەقیان بە ئاسماندا کردووە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هێزەکانی پارتی گوێیان بە ئاگادارکردنەوەکان نەداوە و بەردەوام بوون لە پێشڕەویکردن. بەڵام ئەوە ڕوون نەبووەتەوە کە ئاخۆ مینی چێندراوی پێشتر تەقیوەتەوە بە هێزەکەدا یان هێرشی ئاسمانی ڕوویداوە. بە پێی زانیاریەکان ماوەی چەند ڕۆژێکە هێزەکانی زێرەڤانی بۆ ناوچەی بەرێسیلێ گوازراونەتەوە. پێش ڕووداوەکەش گەریلاکانی پەکەکە تەقیان لە هێزەکەی پێشمەرگە کردووە و ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە. پێشمەرگەکانی زێرەڤانی سەر بە یەکەی هەڵگرتنەوەی مین و ئەندازەی سەربازی بوون. بەنیازی پاکردنەوەی ئەو ناوچەیە بوون کە هێزەکانی زێرەڤانی تێدا جێگیر دەکرێن. میدیاکانی پەکەکە بڵاویان کردووەتەوە دوای چەند خولەکێک لە پێکدادانەکە فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا گەیشتووەتە ئاسمانی ناوچەکە، بۆیە گومانی بەهێزیان هەیە کە لەلایەن فڕۆکەکانی تورکیا بۆردومانی ئەو هێزەی پێشمەرگە کرابێت. بەڵام وەزارەتی پێشمەرگە لە ڕاگەیاندراوێکدا پەکەکە بە کوشتنی ئەو پێشمەرگانە تۆمەتبار دەکات و دەڵێت لەلایەن هێزێکی پەکەکەوە بۆسە بۆ هێزەکانیان دانرا و لە ئەنجامدا 5 پێشمەرگە شەهید بوون و 4 تریش بریندار بوون. وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاندووە ئەو هێزەی پێشمەرگە لە کاتی ئەنجامدانی ئەرکێکی سەربازیدا بووە کە هێرشی کراوەتە سەر و ئامانجی ئەوە بۆ ئاسایش بۆ گوندەکانی دەڤەرەکە بگەڕێنێتەوە. هەر لەبارەی ڕووداوەکەوە مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە توندی هێرشی پەکەکە بۆ سەر پێشمەرگە سەرکۆنە دەکات و داواشی کردووە پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکان بە یەکدەنگی لە دژی ئەو دەستدرێژیە بوەستنەوە. پێکدادانەکە لە ناوچەی بەریسیلێ ڕوویداوە کە دەکەوێتە باکووری قەزای ئامێدیەوە و دەڕوانێت بەسەر ناوەندی ئامێدیدا بە ناوچەیەکی سەختی استراتیژی دادەنرێت.